ئەوەی کەوا ئینسان دڵی پێی خۆشە ئەمە خەڵاتی خوایە، ئەمە مەتاع الحەیاتی الدنیا. هەرچی تۆ دڵت پێی خۆشە، سەروەت و سامانت هەیە، بڕوانامەی باڵات هەیە، زانستی زۆرت پێیە، زمانت ڕەوانبێژیەکی باشی هەیە، قەدر و حرمەت و کەسایەتی لە ناو خەڵکا هەیە، ماڵێکی گەورە و ڕازاوە و پڕ لە کەلوپەلی گرانبەهات هەیە، هەمیشە لە هەموو ژەمێکا سفرە و سینیت پڕ لە خواردنی بە چێژ و بە تام و خۆشە، ڕۆژێ دەست بە ژیفانی خاڵیتان ناکەی و پارە لە بەردەستایە و دەبەخشی و دەستی وەرگرتن و سواڵن نییە، ئەو خۆشیانەی دنیا ئەمە هەموو هی دنیان، ئەمە هەمووی شتێکی من شەیئین بڕواتان هەبێ هەمووی زۆر زۆر کەمە، هەمووی زۆر زۆر کەمە ئەم خۆشیانەی دنیا. لە پێناوی بەدەستێنانیدا مەینەتی زۆری دەوێ، شەونخونی زۆری دەوێ، کەسێک لە پڕێک نەبۆتە کوڕێک، هەروەها بۆ پاراستنی مەینەتی زۆری دەوێ، خەمی زۆری دەوێ، خەم لێ خواردنی زۆری دەوێت کە ئەم شتانەی کە هەتن خۆیان لە دەستیان نەدەم. پاشان ئەمانە بە مردنت کۆتاییان پێدێ، لەوە دەچێ هەر لە ژیانابی هێشتا زل و زیندووبی لە دووەرگیرێتەوە، بەڵاکانی دنیات بەسەرا بێن و ئەم خۆشیانە لێ تێکدەن، هەر تەندروستی تێکچێ هیچ نەماوە، هیچ چێژ لە هیچ نابینی، و پاشان بە مردن کۆتایی پێدێ. بۆیە ئێمە هەرچی ئەگەر هیچمان نەبێ خەمێکمان هەیە، هەموو خۆشیەکانی دنیات هەبێ، ڕۆژێک بە مردن بەجێ دێڵی، بەڵام وما عند الله خەیر وەئەبقا، ئەمە دڵمان خۆش دەکات. بۆ ئەو کەسانی کە بڕوادارن ما عند الله، ئەوەی کە لە لای خوایە و لە بەهەشتا بۆ ئیمانداران دیاری کراوە، خەیڕون زۆر لەمانەی ئێستا باشترە. ئەگە خانووەکەت چەنە دڵت پێی خۆشە، دڵنیا بە کۆشکی بەهەشت زۆر زۆر لە ئەمە باشترە، ئەوە هەر بەراورد ناکرێ، بەس ناویانیەکە. بەخوا ئەگە خواردنەکانی دنیا سفرەت دایمە ڕازاوەیە و خواردنی بە چێژ و بە تام و خۆشی لەسەرە، ئەوە خواردنەکانی بەهەشت هەرگیزا و هەرگیز بەراورد ناکرێن لە خۆشی و لە بەتامی و لە تەندروستی و لەوەی کە لە دوای خواردن و چێژ وەرگرتن ئەمینی کە تووشی نەخۆشن ناکە، هەموو دەبێتە خێر و بەرەکەت، لە چاو خواردنی دنیادا هەر بەراورد ناکرێت. خەیرە، ئەوە زۆر باشترە. ئەگە قەدر و حرمەتت لە دنیادا هەیە، ما عند الله، ئەگە قەدر و حرمەتت لە بەهەشتا لای خوا هەبێ، ئەگەر ڕۆژانە بە خزمەت پێغەمبەر و سەحابە بگەی صلی الله عليه وسلم، بە خزمەت پێغەمبەرانی پەروەردگار دەگەی یەک بە یەک لە قیامەتە، بەخوا ئەمە ڕەفیقی کەسایەتی و حرمەت و پلەپایی دنیا نییە. وەئەبقا، ئەوەی لە بەهەشتا خوای گەورە بۆ ئیماندارانی داناوە، ئەوە ماوەترە، ئەوە دەمێنێتەوە. مردنی بەدوودا نایە، قەت بەجێ ناهێڵی، هەرگیز نەخۆش ناکەوی، هەرگیز پیر نابی و هەر بە گەنجی دەمێنیەوە، هەرگیز لە ئازیزان و خۆشەویستانتدا نابڕێ، نە تۆ دەمری نە ئازیزێکت دەمرێ، نە بەجێ دێڵی، نە عاجزبوونێک هەیە، نە تووڕەبوونێک هەیە، نە دەمەبووەڵەیەک هەیە، نە ڕق و قینێک هەیە، نە غەرەز و بوغزێک لە یەک هەیە. وەئەبقا، ئەمەمانەوەیە. جا ئەمە بۆ چێیە؟ خوای گەورە چەند سیفەتێک دیاری دەکە، ئێمە لەم وتارەدا هەر ئەوەن کەمێکی لێ باز دەکەین. یەکەمیان لیلەذینە ئامەنوا، یەکەم مەرج ئەوەیە بۆ ئەوەی ئەو خۆشیان نەبڕاوانەی قیامەت و ئەو هەموو پاداشتە باشەی بەهەشتت هەبێ. ئەگەر دەتەوێت بەهەشتی بی لیلەذینە ئامەنوا، ئەبێ ئیمانێکی ڕاست و دروست و چەسپاوت هەبێ، یعنی ئیمانەکەت نیفاقی تێدا نەبێ، شیرکی تێدا نەبێ، گومانی تێدا نەبێ، بەڕاستی ئیماندار بی. ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە چۆن ئەگە سەروەت و سامانێکت هەبێ، پارەیەکت هەیە، هەموو سەروەتەکەت ئەوەندەیە لە ژیفانتایە، دەچیتە ناو قەرەباڵغیەکی زۆرەوە، بڕواتان هەبێت چونکە هەرچی سەروەت و سامانتە، بەس ئەمەندەیە لە دەستی بدەی دەکەوێت سوڵ، هیچ نامێنێ. واللهی هەموو خەیاڵ و هۆشێکت لە ژیفانتە، دەستێکت هەر پێوەیەتی، حیشتێک لە جوانی ئەو بازاڕە و لە کەلوپەلی گران بەها و لە دیمەنی خەڵکەکان تۆ بێ ئاگا ناکە لە ژیفانت، چونکە ئەوە چارە نووستی پێوە بەندە. بڕواتان هەبێ هەر کەسێک دین و ئیمانەکەی ئاوا بەلاوە گرنگ نەبێ، لەناو ئەم جەنجاڵی دنیاەدا بەردەوام بیر و هۆشی لای دین و ئیمانەکەی نەبێ، ئەو ئیمانە ڕزگاری ناکە، و ئیمانە مەترسی هەیە لە دەستی دەی پەنا بەخوا. ئەبێ ئاگامان لە ئیمانەکەمان بێ، وەکو عەرزم کردن نمونەم بۆ هێنانەوە، زۆر زۆر زیاتر لەو کەسەی کە هەرچی سەروەت و سامانێتی وا لە ژیفانیەتی، و دڵنیایە ئەگەر لە دەستی بدا دەکەوێتە سوڵ و سەرجادە و شەقام، و دڵنیایە کەس خێری پێ ناکە و یارمەتیشی نادا، و تیا دەچێ خۆی ماڵ و منداڵی وێران دەبێ، بەدبەخت دەبێ،
چەندە شەو ڕۆژ دڵی لایەتی و هیچ شتێ غافڵی ناگە لە جیرفان و لە پارەکەی ئەبێ زۆر لەوە زیاتر شەو ڕۆژ ئاگامان لە دین و ئیمانمان بێ ئەوەیە للذینە ئامن و ئەگەر ئاوا خەمخۆری دین و ئیمانەکەت بووی لێت نەستێن و لێن نەشێوێن و جیرفانت نەبڕن و دڵت نەبڕن و زبڵی تێنەکەن لە جیاتی ئیمان هی خۆت و ماڵ و منداڵ ئەوەی دەسەڵاتت هەیە بەسەریدا هی گەل و نیشتیمان و ئەو خاکوونەتەوەی کە تێدا دەژی ئاوا بەخواناسی بیبەنە سەر و بێدینان لێن نەشێوێنن ئاوا خەمخۆر بووی ئەوە تۆ بجێگات بەهەشتا ئەوە قیامەت زۆر خۆشتر و ئاوادانترە لە دنیای ئێستاد وعلى ربهم يتوكلون و ئەو کەسانی کەوا پشت بەستون بەخوای پەروەردگار تەوەکولیان لەسەر خوایە